باس لە کۆمەڵی کوردستانی سەوزەکەین کە یادی 31 ساڵی دامەزراندنی کاتەوە لە درێژایی تەمەنی خۆیان هەمیشە هەوڵیاوە لە ڕێگەی کار و چالاکیەکانەوە خزمەت بە ژینگە و بواری ژینگە و بکات و هۆشیاری لەناو کۆمەلگایە بڵاو بکاتەوە. ئەمە کاریگەری زۆر باشی بەجێهێشتووە لەسەر لایەنەکانی کۆمەلگا بەگشتی. واوەی کە گرنگە لەم یادەیانە لەم چەند ساڵی داهاتوانە کار و پرۆژەکانی خۆی لە چیە بینێتەوە و هەوڵە درێت چۆن بەردەوامی بەم ڕێکخراوە بدرێەوە، چۆن هەوڵە درێ بە شێوەیەکی باش ئەم کۆمەڵەیە پەرەی پێ بدرێت و بتوانن بە شێوازێکی باش لە هەموو چین و توێژەکانە بڵاو بنەوە و کار بکەن بۆی کە هۆشیاری ژینگەی زیاتر بڵاو بکەنەوە. لەم ڕۆیە کە باس لەم یادە ئەکەین کۆمەڵی پرۆژەی نوێژیان هەیە کە بتوانین ئایا ئەم پرۆژانە لەگەڵ سیستەمی خوێندنە چۆن ئەتوانێت هەر لە مناڵیەوە سوودمان پێ بکەینێ هەتا وەکو خۆناغەکانی تری تەمەنمان کە ئێمە ژینگەمان خۆش بێت و ژینگەکەی خۆمان پارێزگاری لێ بکەین. بۆیە بۆ ئەمڕۆ بۆ مەبەستە باسی یادەکەکەینەوە و لە هەمان کاتیشە باس لەوە بکەین کار و پرۆژەی داهاتویان خۆی لە چابینێتەوە. ئەوی زۆر بە میوانداری زۆر بەڕێز خات و شادانە بوو بەکر وەکو سەرۆکی کۆمەڵی کوردستانی سەوز کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. خات و شادان زۆر بەخێر بیانی باش. زۆر سپاسدانەکەم. سپاس بۆ میوانداریەکەتان. سەرەتا ژێمەش پیرۆزبایتان لێکەین بەدوایەوەی کە بەردەوامیتان هەبێ و لە کار و پرۆژەی تازەیە زیاتر خزمەت بە ژینگە بکەن. ئێمە سەرەتا پێمان خۆشە مێژوویەکی کۆمەڵی کوردستانی سەوزمان بۆ باس بکەین. باشە دەستان خۆش بێ. کۆمەڵی کوردستانی سەوز کۆمەڵەیەکی ژینگە پارێزە. ئاماجی پاراستنی ژینگەی هێنانەکەی ژینگەیەکی تەندروستە. ئەم کۆمەڵەیە لە 16 دەی 1990 دروست بووە بە هاوکاری و پشتیوانی هەڤاڵ مام جەلال دروست بووە. هەمیشە هەڤاڵ مام جەلال هاوکاری پشتگیری پرۆژەکانمان بۆ بەرنامەکانمان بووە. لە دوای ئەوی شەوانێ مەکتەبی ڕێکخراوەکان ئەتوانین بڵێن ئەو دەورەی بینیوە و توانیوانە هاوکارمان بن بۆ سەرکەوتنی کۆمەڵەکەمان. ئەم کۆمەڵەی ئێمە لە مانگی حوتی ئەم ساڵە دەستێنی کۆمەڵەکەی دامەزران. دەستی کۆمەڵەکەش کە پێکاتوە لە سەرۆک و جێگر و حەو ئەندامی دەستەی باڵا و دوو ئەندامی یەدەک. ئەم کۆمەڵی ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ناوەندمانەیە بە پارێزگای کەرکووک و ناوچەی خانەقینیشەوە کە خۆی لە بینێتەوە لە حەو ناوەندە. جگە لەم حەود ناوەندە کە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە هەڵەبجە و سلێمانی و هەولێر و ئیداری ڕاپەڕین و کەرکووک و خانەقینە ئێمە چەندەها نوێنەرایەتیشمانەیە لە شارۆچکەکانە کە بێت پێویست ئەیکەینەوانێ. ئیستەش لە هزار هەر بەردەوامین. ئێمە لە دوای ئەو کۆنگرەیەوانێ ئیستا بڵێ سەرقاڵی ئەوەی کە کۆنفرانس لە ناوەند و نوێنەرایەتیەکانە بۆ ئەو ئستافی تازە هەڵبژێرین و دەست بەکار بن و ئیشەکانیان دەست پێ بکاتەوانێ. ئێمە تازەیە با بڵێن ئەبێ پسپۆڕیەکی تایبەتیان هەبێت هەر لە کۆمەڵەکەی خۆتانەوە یان هەموو کەسێک ئەتوانێت. بەڵێ ئەوانی کە لەو کۆمەڵی ئێمە ئیشەکان پێویستە یەکەم شە ژینگە دۆست بن. یعنی ئەگەر ژینگەیان خۆش نەوێ ناتوانن. ئەو کۆمەڵی ئێمە شەر نیە. ینی ڕاستە خەڵکی ئێستا هەمانە دکتۆرە هەیە لە بواری ژینگەیە، بەڵام خەڵکانێکی تر مەسەڵەن دوکاندارێکە هیچ بڕوانامەیەکیشی نیە بەڵام ژینگە دۆستە. لەوانەیە بڵێم زۆر هەندێکجار لەو خەڵکانە ژینگە دۆسترە کە لەگەڵ ڕێزمە بڕوانامەی بەرزیشیانەیە. لەبەر ئەو کۆمەڵی ئێمە لە تەمەنی 12 ساڵیەوە ئەتوانین وەری بگرین بە دۆستی ژینگە بۆی هەر لە مناڵیەوە فێر بێ. بەڵام لە 16 ساڵیە ئەبێ بە ئەندام لە لامان. یعنی یەکێک بەڵێ دەکان لە 16 ساڵی و ئەبێ بە ئەندام لەلامان و بەڵێ ئەتوانێت کار بکە و ئەتوانێت مافی خۆپاڵاوتنی هەیە، ئەتوانێت لە دەستەکانە لە نوێنەرایەتیەکانە لە ناوەندەکانە کار بکە. ئەم کۆمەڵی ئێمە کۆمەڵەیەکە مافی ئەومان هەیە، یعنی مافی دادگەری ئەومان پێیراوە کە دائیمان دژی ئەو پێشەلکارانە بین کە دەخرێتە سەر وێرانکردنی ژینگە و ژینگە تێگەیە. لەبەرەوە هەمیشە ئێمە بە دوای کار و چالاکیەکانمان ئەوەیە کە دائیمان بەسەر حکومەت و کەرتی تایبەتەوانێ وەکو چاودێرێک وابین ئەو پێشەلکارانە تۆمارکردن و بە دوواداچوونیشی بۆ بکەین و لەگەڵ ئەوەشە هەوڵ بین ینی ئەو حەلی بکەین. ینی ئەوە نییە هەیە هەر بە دوواداچوونی بۆ بکەین. خات و شادان لەگەڵەوەی کۆمەڵی کوردستانی سەوز هەتا ئەندامتان زۆرتر بێ بۆ ئێوە باشترە لەبەرەوەی کە ئێوەتوانن تیم دروست بکەن بۆی کە ئەم تیمانە لە هەموو بوارە جیاوازەکانە بتوانن
هۆشیاری بڵاو بکەنەوە بتوان ئەو خۆشەویستی کە خۆت باسیەکە گەر من خۆشەویستیم نەبێ بۆ ژینگە ناتوانم ئەندام بم لەو ئەو خۆشەویستی کە هەیەە ئەم تیمە چەند کەسێکن بیان بە دوو ئەوەنێکی خۆیان لە هەموو سێکتەرە جیاوازەکان بتوانن کار و پرۆژەی خۆیان نەبێ ئێوە لەگەڵ ئەو دەستەی کە داتان مەرزانەوە هەوڵتانەوە پلانەکانتان چۆن جێبەجێ تیمۆ کار بکەن یاخود چۆن بەڵێ ئێمە گروپمان دروست کردووە بڵێن گروپێک ئەو گروپانە کە دروستمان کردووە جیاجا ئەو گروپانە گروپێکمان تابەت کردو بۆ لەسەگەڵ سەرۆکاتی شارەوانی ئیشەکە گروپێکمانەیە لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکان زانکۆ ناوەندە ئەکادیمیەکانە ئیشەکە گروپێکمان هەیە لە قەزاڵ ناحیەکانە ئیشەکە و پێشەلکاریانی کە ئەکرێ لە گوندەکان و بۆ نمونە داربڕینەوە و ئەو بڵێ ئەکرێت ئەو پێشەرکارانی ئەخرێتە سەرژینگە لەلایەن خەڵکەوە بێ یا لەلایەن کەرتی تایبەتەوە بێ هەندێک جار حکومەت خۆی ئەو پێشەرکاریە خاتە سەرژینگە لە بۆرە ئێمە گروپی فشارمان دروست کردو لە هەموو شوێنێ بە دوواداچوونمان هەیە باش خەت و شادان جەنابەت لە قسەکانتە زۆر تیشکە خێتە سەرەوەی کە ئێوە خەمتان بۆ ژینگەی کوردستان وای کردووە کە لە بەرامبەر پێشێلکارەکان یان کێشە ژینگەیەکانە هەوڵەکانتان چڕتر بکەنەوە کامیەک لە کێشە ژینگەی یان پێشێلکاریەکان ئێوە هەتاکو ئێستا توانیوتانە بە دوواداچوونی بۆ بکەن چارەسەری بکەن بەڵێ بۆ نمونە ئێمە لە ڕێگەی یاساییەوە ئێمە لە ڕێگەی یاساییەوانێ چەندەها جار ئەو وێرانکاریانی کە لەسەر سنوورەکان ڕوویداوە داربڕینەوە لەلایەن وڵاتانی دراوسێوانێ ئێمە لە دادگا ئەو هینەمان بڵین تۆمارمان کردووە یعنی داوای حەقی خۆمانمان کرد داوای حەقی ئەو سنوورانەمان کردوێتەوانێ لە دادگا ئێمە ئەو پێشەلکاریانە یعنی بە دوواداچوونیمان بۆ کردووە لە لایەکی ترەوانێ بۆ نمونە لە هەر شوێنێک هەر شتێک ڕوویدا بێ بۆ نمونە داربڕینەوە هەر کەسێک ئێستا بێ لە پرۆژەیەکی دروست کرد بێ داری بڕی بێتەوانێ بۆ بەستی تایبەتی خۆی ئەو شوێنەی داگیر کرد بێ ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە لە بری ئەوە ناوچەی ڕاستە ئێمە ئەم وڵاتی ئێمە بەرەو فراوان بوون نەچی ینی ئەم لە هەر پارێزگای بگری ینی فراوان بوون بۆ زەڕوریشە ینی پێویستە فراوان بوون لە بەرەوەی ژمارەی نیشتەجێبوون خەڵک زیاکە لە بەرەوە ئێمە لە باتی ئەوەی ئەو شوێنانە بە سەوزایی قەرەبوومان بۆ کردوێتەوە ژمارەی ئەو خەوزایرمان زیاد کردو بۆ نمرە کە باڵەخانەیەک دروستەکرێ ئێمە لەگە سەرۆکاتی شارەوانیە پێویستەکە ینی حەقی خۆی باتێ بۆ نسبەتە سەوزایی کە دروستەکرێ بە چ شێوازیەوە پەیوەندیتان لەگەڵ کەرتی گشتیا وەکو دام و دەستگا حکومەکانە بەستووە کە بۆ نمونە لە پرۆژەیەکی سیتیە ئێمە هەمیشە گفتوگۆمان لەسەر و بابەتەش کردووە چەند مەرجە بیناکان بە شێوازێکی ئەندازی و باش دروستکە ئەو نژمەرجە ڕێژەی سەوزایی تیاابێ داچەند ئێوە پەیوەندی خۆتان خۆشبەختانە ئیستا ئەوانی کە تازە دروستەکرێ ڕێژەی سەوزایی زیاترە ڕاستە لە پێشتر سەوزی هەندێک باڵەخانە هەیە هەندێک ستی دروست کراوە ڕێژەی سەوزایەکەی کەمترە بەڵام ئەبێ ئەو ڕێژەی سەوزایی لە سا 25 کەمتر نەبێ ئیستا کراوە لە سا 25 بۆ لە سا 35 ئیستا ئەو ستی تازانی کە دروستەکرێ ئەتوانین بڵین یعنی لەگەڵ ئەوانی پێشووترا زۆر و ئێمە لەگەڵ سەرۆکاتی شارەوانیە دایمە هەمیشە لە پەیوەندیین لە فراوانبوونی ماستەر پلانی شاریشە یعنی ئەو ماستەر پلانی شار ڕاستە فراوان بووە بەڵام ئێمە ڕێژەی سەوزاییمان زیاتر ئەومان قەرەبوو کردێتەوە بە ڕێژەی سەوزایی و هەروە ئەو بڵێ شوێنە نیشتەجێبوون ئەو ماڵخانوانی کە دروستەکرێ پێویستەکە هەر ماڵێک لە بەردەمی ماڵەکەی خانۆکەی خۆی ئەگەر مەساحەکەشی بچوک بێ دوودار بڕوێنێ هیچ نەبێ بۆ هەناسەدان و پێویستی ئەو خێزانە لە بەروی هەرێکێک لە ئێمە پێویستمان بۆیە چواردەوریکی سەوزاییمانە بێ بۆی ژینگەیەکی پاگە بێ بۆ هەناسەدان تا ژینگە جوانتر بێ هەتا سەوزایی زیاتر بێ ژماری نەخۆشمان کەمترە بێ ئێستا نەریتێکی جوان بووە بۆ نمونە بە یادی کەسێک بۆەوەی کە ناوی نەمر بکەندارێکی بۆ ئەوە لە پەیڕۆ پرۆگرامەکەمانە تەبەنیمان کردووە لەگەڵ لە دایکبوونی ئێمە بێ هەمە ئاهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەو بەرنامەیەمان تەبەنی کردووە لەگەڵ لەدایکبوونی هەر کۆرپەیەک لە نەخۆشخانە کە دەرەختێک بڕوێنێ و بە ناوی ئەو کۆرپەیە و بکرێ بۆ ئەو کۆرپەیە فێر بکرێ فێر بکرێت چۆن خزمەتی ئەو دارە بکات و لەگەڵ خۆیان گەورەیکە و هەروەها ئەمە لەگەڵ وەزارەتی پەروەردەشە لە بەرنامەمانەیە سەردانیانەکەین لەگەڵ وەزارەتی پەروەردەشە هەرەوە تەبەنیەکەین لەگەڵ چوونە خوێندنگای مناڵێکی 6 ساڵ تازە بۆ خوێندنگا پێویستەکە دارێ بڕوێنێ و لەگەڵ خۆیان بیبا لە خوێندنگاکە بێ یا لە چواردەوری خوێندنگاکە بیڕوێنێ و خۆشی
ئاوی بات و خۆی پارێزگاری لێ. جا من مەبەستم بۆ کەسە دیارەکان بۆ کەسە بەناوبانگەکان شاعیر و کەسایەتیەکان جەنابەت باسی لایەنە پەروەردەییەکەشت کرد. بەڵێ و هەروەها لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆشە بڵێ لەگەڵ وەزارەتی نەوخۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەموو پارێزگاکان ئەوە شوین کردووە کە لەگەڵ تۆمارکردنی هەر ئۆتۆمبیلێکە پێمان باشە ئەوەشمان تەبانی کردووە کە درەختێک بڕوێنرێ لە بەرەوەی نسبەی سەوزایی زیاد بکرێن ژەکەی زیاد بکرێن. ئێستا پرۆژەیەکی شتانەیە بۆ پارێزگاری لە ژینگەکەمان با لە پەروەردەوە دەست پێ بکەین ئەمە دروشمێکی جوانە. ئێوە چۆن هەوڵەیەن توانم بچنە ناو سێکتەری پەروەردەوە چونکە هەر لە سەرەتاییەوە تۆ دەست پێ بکەی ئەم مناڵە لەگەڵ یا وەکو چۆن فێری خوێندن و خوێندنەوە بێت و لە هەمان کاتی شافێریەوە بێت کە بە شێوەیەکی باش لە دەرسەکانیان زیرەک بێت فێری ئەوەشە بێت کە چۆن درەختێک بپارێزێت چۆن فێریەوە بێت نەک لە مەکتەبەکەی خۆیان لە ماڵەکەی خۆیان لە ماڵی خزمەکانی خۆیان لە سەر کۆڵانەکەی خۆیانە هەموو لایەنەکان بە پێچیاوازی چۆن ئەم مناڵە فێر بکەین کە ژینگەی خۆش بێ نەمامی خۆش بێ ئەگەر کەسێکیش دەستی بێت بۆ نەمامێت چڵێک نەمام ئەم نەهێڵێ ئەو بێت. بۆ پاراستنی ژینگە پێویستە لە پەرۆدەوە دەست پێ بکەین ئەمە پرۆژەیە کە لایادی ساڵیادی کۆمەڵەکەمانە تەبەنیمان کردووە بۆ جارێ بۆ دەخوێندنگە ئەم پرۆژەیە بەڵام ئەم پرۆژەیە بەردەوامە بێ ئەم پرۆژەیە بەردەوامە بێ لە باخچی ساوایانەوە دەست پێەکەین لە باخچی ساوایانەوە ئێمە زۆر بەڕاستی لەم لە دوای کۆنگرەوە یەکێک لە بەرنامەکانمان ئەوەیە کە ئێمە زۆر تایبەتی کەین بە باخچی ساوایان چکە لە باخچی ساوایان و ئێمە ئەوەی کە گەورە بۆ تازە تۆزێکەوەیە کەمتر بۆمانە گیرێ بەڕاستی بەڵام تۆ لە باخچی ساوایانەوە تۆ گەڕای بێنین ئەمە لەگەڵ یا گەورە ئەبێ ئەمە لەگەڵ یا گەورە ئەبێ لە دوایە پێویست ناکات تۆ بچی لەم تەوەستە و ئامادەیەکانە ئەم بەرنامە ژینگەی بۆ ڕوون بکەیتەوە کە لە وەریگرت جا ئێمەش کە سیرەکەی مناڵ دایمەن زووتر شت وەرەگرێ و تەطبیقیشیەکە ئەڕواتەوە لە ماڵیشەوە لە خێزانەکە شیا باسیەکە بەداخەوە ئێمە هۆشیاری ژینگەیمان زۆر لاوازە هەر لە سیرەکەی لە ماڵەکەی خۆی پاکاتەوە بەڵام بەردرگاکەی پاناکاتەوە ئەڵێ بۆ پایکەمەوە پیسە بێتەوە خۆڵەکە لە ناو دوکانیا ماڵەکە لە بەردرگاکەی خۆی بای بۆ دراوسەکەی بۆ لەبەرەوە پێویستەکە ئێمە ئەم هۆشیاری ژینگەیە اینجا تازە ئێمە ناتوانین بچینە ناو خێزانەکانەوە بەڵام ئەتوانین لە ڕێگەی مناڵەکانیانەوە مناڵ دایمەن ئەگەر سێری بکەیت گوێگرێکی باشە و قسەکەرێکی باشە لە ماڵە هەست دەکەم دایک و باوکانیش قسە لە مناڵی بچووکیان زیاتر وەرەگرن تا گەورەکانیان پیان خۆشە مناڵە تازەکانیان فێری قسە ئەنی فێری ڕفتاری جوان ببێت جا هەندێک لەو خێزانانەش بەڕاستیەوانی کاڵین زۆر جار ماڵ لە ماڵەکەی خۆی دەرچێ خزمەت ناکە بەڵام بیریشمانە چێ کۆمەڵی خێزانی کەش هەن لە کۆڵانەکانی ئەم شارەیە بەڕاستی نەک لە ماڵەکەی خۆیان باخەکەی بەردەم ماڵەکەی خۆشی تەنانەت لەوێ پێشتر ئاوی ئەوەیە ئەنجای ماڵەکەی ئەمانە کەسی دۆسۆزمانێ بۆیە حەزەکەین ئەم ڕێژەیە زیاترکەین بەڵێ ئێمە ئیستش زۆر سوپاسیانەکەین زۆربەی گەڕگەکان هاتوون بۆ لامان داوای نەمامیان کردووە نەمامان بۆ دابین کردوون ئاوادانمان کردووە توانە خۆمان ئاویەدەین ئەمە جێگەی خۆشحاڵیە لە پێش ئەوەی ماڵەکەی خۆی ئەو بوو ماڵەکەی خۆی دابیکا درەختەکانی بەردرگاکە و بەرامبەریشی یعنی وامانەیە بە 50 متر سۆندەی ڕایکێشاوە کە ئاویەتەوانێ خەڵکانشمانەیە زۆر سوپاسیانەکەین بەڵام بەداخەوانێ خەڵکێکی تریشمان هەیە دارێکی سنەوبەرەکەی بەردەر ینی 4 متر 5 متر لی دوورە وشت بووە کە پێویستی بەسەد لێ ئاوە لەبەرەوە بە هەمومان ینی ئەوەمان تیا بێ ژینگەمان خۆش بێ بەهیوای ئەوەی هەتا ئێمە کە باسی ژینگاکەین باسی ئاو و هەوا و خاکەکەین ئەگەر من هەموو کوردستان بکەم بە سەوزایی ئەگەر نەی پارێزم زوو لە ناوەچێ لەبەرەوە بڵێن چاندن و ڕواندنی داریە گرنگ نییە گرنگ ئەوەیە چۆن بیپارێزی و لەگەڵ ئەوەشتا ئێمە لەگەڵ سەرۆکاتی شارەوانیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی باخچەکانانە ئام هەماهەنگین دەستخۆشیان لەکەین بەڕاستی کاری باشەکەن بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ یانە قسەمان کردووە کە هاوردی ئەو دارانە بکرێت کە لەگەڵ ئەو ژینگەی ئێمە دروستە لەگەڵ ژینگەی ئێمە دروستە ینی بەرگەی بێ ئاوی بگرێ گونجاو بێت بەڵێ گونجاو بێ وەکەوەی ئێمە کە بینیمان تەسەوری ئەومان ناکرد ئەو بەڕاستی ئەو بێ ئاوی و جەفافە ڕوو لە ناوچەکەمان بکە بەڵام ئەگەر وا بێ ئێمە بێدایمە خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی کە بەس ئەمە بەردەوامە بێ ڕێژەی سەوزایەکەشمان بپارێزێت کارێکی ئێمەش ینی پێویستمان بە پاراستنی ئاوە ینی ئەو سامانە سروشتێ گەورەی خوایەتی پێویستە بیپارێزین دەکات لەو خەڵکانەوە دەست بکەین ئەوەش کارێکی ترمان شادان خان لە
قسەکان تا جەنابەت باسی منداڵانت کرد باسی ئەوەی کە بۆ نمونە ئێوە بەشێک لە هەوڵەکانی خۆتان چڕ کردوێتەوە لە ڕێگەی پەروەردەوە ژینگە بپارێزن بەپێی ئەزمموی خۆت ئەبێت ئەم شێوازی وتنە بۆ منداڵ بە چ شێوەیەک بێت بۆ ئەوەی کە بەڕاستی وەری بگرێت چۆن بەداخۆ هەنێک جاژ مناڵی ئێمە تووشی سەر لە شێواویەک ئەبێت لە ماڵەوە بە شێوازێک مامەڵاکرێت لەوانێ بەداخەوە ئەو نمونانەی کە لەوانەیە بەڵێن هەیە ئەگەنەی شڵاوە هەمووی نەبێ مناڵەکە بینێ بۆ منە باوکی دایکی لە دەرەوە شتەکە فڕایە خۆڵەکە هەڵیشی ناگرێتەوە دێتە مەکتب ئەبینێ لە مەکتب پێڵە نەڵەن ئاگاو لە ژینگە بێت تا ئەنسەری لێشەوێت ئەمیش ئەبێت بە چ شێوەیەک بێت بۆ ئەوەی کە ئەوەنە ئەم کاریگەری فێربوونە زۆر بێت لە مناڵەکە بناغەیەک بنێت کە لە ماڵی شۆ تەنانەت لە ڕێگەی ئەمە بکرێت چاکسازی دروست بکرێت ئێمە ئەو لەو پرۆژەی خۆمانە کە داماناوە وتنەوەی وانەی مناڵان لە باخچەکانە و تەنانەت لە بنەڕەتیەکانیشە کە مناڵن جارێ پێویستەکە بە فلیمی ڤیدۆیی بە کارتۆن بە ئیفلام کارتۆن و ئەوانە ئەنیمەیشنێکی مناڵانە فێری مناڵەکە بکرێ هەندێک جار مناڵ تااقەتێکێت چکە دەرزێکی وانەیەکی زانستی هەیە وانەیەکی بەها کۆمەڵاتێک ئەنی ئەمانە قورسە بۆ مناڵێک تێبگا لە بنەڕەتیە لەبەرەوە لەم بە قۆناغانەیە ئێمە زیاتر بە فلیمی ئەنیمەیشن فێریانەکەین ئەو فلیمە ئەنیمەیشنانی کە هەمانە هەموو شتی پەروەردەویشتی جوانن و پێشیان خۆشە لەگەڵۆشە کە پێیەکەنن وەریشیەگرن لەبەرەوە ئێمە کە زەختێکی زۆر ناکەین کە چینە خوێندنگایەکەوە یان مامۆستای ئەوانەی کە ئەچنەوە هەمویان خەڵکی پسپۆر و خەڵکی ژینگەین ینی ئەوە نییە خەڵکیانێک بچن بە خوێندنگایەکەوە دەرز بڵێنەوانێ تەنها پێ بڵێ شتێکی بەسیت نە ئەوانە دەرونی مناڵەکانە خوێندنەوانێ ئێمە لەگەڵ پەروەردەیە لەگەڵ ئەو پرسیاری هاوکارم سەحرانی ئێمە هەر لە مناڵی لە مەکتب یانی زۆر بەمانەوە خۆناغەمان بینیوە مامۆساکە نەک بۆمان باس بکات دارە خۆش بێ بە کردداری پێکردین ئەوی بڕۆ ماڵەوە گەنم بکەرە ناو قوتوێکەوە بەس بەیانی بۆم بێنەرەوە بزانام تا چەند سۆز بووە ینی بە قوتوێکی دۆشەوە دایکمان نایێنێ گەنمەکەمان تێکرد ئەمان بردەوە بۆ خوێندنگا دوای وە هامە چەند جوان سۆز بووە لەمە ئەم شتە لە لای تۆ ئەمێنێ ئەنجا دوای ئەی بردینە ناو باخچەی مەکتەبەکەمان پیشانیان گڵەکەی لابر کۆمەڵە زیندەوەر و کرم و ئەوانە لە خاکای بوو باسی ئەوەشی بۆ کردین کە ئەمانە چەند سوودی هەیە بۆم خاکە و چۆن پێویستە بۆم یعنی بە کردداریەکە زیاتر مناڵ چێژ زیاتر وەرەگرێ مەبستم لەم بابەتەوە بوو لەگەڵ پرسیارەکەی هاوکارم سەحەر تا چەند کار بکرێ بۆی کە بەس قسەکردن نەبێت بە شێوازی کردداری بێت کۆمەڵە نمونە بەرێتە بەردەم خوێندکار بەرکەوتنی هەبێ ئەمە چەند گرنگ بەڵێ ئێمە لەگەڵ خۆمانەکە چین ئەو وانە ژینگەیانە ئەڵێنەوانێ مجموعەیەک نەمام لەگەڵ خۆمان نابین هەر لەوێ بەدەستی مناڵەکان بەدەستی ئەو گروپێکی ژینگەی دروستەکەین ئیتر لە هەر ناوەندێکا بێ لە ئامادەی بێ لە بنەڕەتیا بێ لە ئەوە بێ باخچی ساوان گروپێکی ژینگەی دروستەکەن ئەم گروپە ناویانەنێن ئەڵێن ئێوە گروپی ژینگەی خوێندنگاکەتان و بەرپرسن لە ئاودان بەرپرسن لە ڕواندنی ئەم دارانە ئێستا گەر سێری وێنەکانتان کردبێ لەگەڵ ئەوەی وانەیەکی ژینگەی ئەویتێتەوە لە پرۆژەکەمانە لە دوای ئەوەش ئەو گروپە هەڵەستن بە چاندنی نەمام نەمامەکان ئەچێنن لە حوشەکەی خۆیانە و هەر ئەو گروپە ژینگەیە بەرپرس ئەبن لە ئاودانی لە گەورەکردن و لە ئاودانی و لە پەرپێدانی ئەو نەمامەکەی بەرپرسیارەتیان نەخێت بەڵێ ینی کاچینە ئەوێ ئێمە هەر شەکەمان نەزەری نابێ ئەمەلیە بێ و لەگەڵ یانە چۆنیەتی نەمام چاندن چۆن لە فێریانەکەن مناڵەکانیش بڵێ دەستت خۆش بێ سپاس بۆ تۆ خات و شادان بە هیوای بەردەوامیتان هەر چەند خۆشتان بەڵێنتان داوە کە ئیشەڵڵا هەوڵەکانتان بەردەوامی ئەبێت ئێمەش خۆشحاڵ بن بە ئامادەبوونی بەڕێزت